ئێمە بە درێژایی ئەم 40 بەرنامەیە و ژمارەی هەموو بەرنامەکان ویستمان بڵێن کوردستانەکەمان کەشتیەکە، نابێ بهێڵین خەڵکێک لە خوارە و کونی کات بڵێ تااقەتم نییە بچم لەسەر ئاو بێنم و فەرمودەکە وا دەڵێت. چگەل لە خوار و یەکێک بڵێ تااقەتم نییە بچمە سەرەوە ئاو بێنم تااقەتم نییە هیلاک بم لە خوارە و کونی کرد هەمومان غەرقەبین. ئەگەر سیاسیەکی بەدکار وا تەسەوڕ بکە ئەو تیجارەتی مۆرفین ئەکاتی یان تیجارەتی نێرگەلە ئەکات و بڵێ بەس خۆم دەوڵە من بەس ئاخر قڕم ساخ لە ئەنجامە شارەکە تیا دەچێت، لە ئەنجامە کوردستانەکە تیا دەچێت، لە ئەنجامە حیزبەکەی تۆش تیا دەچێت، لە ئەنجامە ئەو کوردستانی کە نازانم دڵت پێی خۆشە یان پێت خۆش نییە هەمومان تیا دەچین. بەڕێزێک و سیاسیەکە بۆ نمونە مەسەرن کە پێشتر وابیری نەدەکردەوە دەڵێن ئەزیزەکەم تۆ ڕێگە دەدەی بە فاحیشە، ڕێگە دەدەی بە ناشتی ناپەروەردەیی. بە درێژایان بەرنامەی باسی ئەوەمان کرد هەڵەیەک لە منی سیاسی دەکرێت، ئەم هەڵەیە 5 ملیۆن کەس باجەکەیداتەوە. هەڵەیەک لە تەلەڤیزۆن دەبێ بەرنمەیەک ئەم بەرنمەیە نەفەرێک کردوێتی ئەڵلقەیەکی وەرگرتووە لە کۆریا، لە تورکیا، لە فلان باگراوندێکی بۆگەنی هەیە. بە درێژایی ئەڵقەکە بە زمانی حاڵ بە گەنجەڵێت هەر کاتێ بێتاقەت بووی بڕۆ مەشروب بخۆ، هەر کاتێ بێتاقەت بووی بڕۆ جگەرە بخۆ، هەر کاتێک کچێک وازی لێنای ڕەفزی کرد بڕۆ نێرگەلە بخۆ، هەر کاتێک بێزار و بێتاقەت بووی بڕۆ بۆ کافتریا و نێرگەلە. ئەمە 100,000 تەلەبە سەیرێکە. ڕاستە ناڕەسەنێک، نالەبارێک، دوور لە پەروەردەیەک، کەسێکی ناپەروەردە ئەمەی کردووە، بەڵام ئێمەی 100,000 کوردستان بۆچی باجی نەفرێک بدەینەوە؟ ئێمە بە درێژایی ئەم زنجیرە بەرنامەیە بۆ معلوماتی جنابتان باسی ئەومان کرد کە ئەگەر ئێمە ئیش لەسەر پەروەردە بکەین دەبێ ئیش لەسەر ئەمانە بکەین. یەک دەبێ ئیش لەسەر مامۆستا بکەین، چکە تۆ مناڵەکەت کە دەبێ بۆ مەکتەب تەواو تەسلیمی مامۆستایەکەی خۆی و دینی و خۆی و وجدانی خۆی سعات 7 تەسلیمیەکەی هەندێک مەکتەبێ سعات 2 تەواو بێ کە دێتەوە لای ئەو 6 سعات لەوێ بووە سوێنت لەسەرم نییە خۆتان 2 سعات نایبینن باوکی لەوە چێ نیو سعات ببینێ کە دێتەوە چێتە ژوورەکەی خۆی بە هەنێکشی ئەخەوێ هەنێکشی لە ژوورەکەی سی تەلەڤیزۆن و بەزمڕۆزمە کات تۆ نایبینی 20 دقە دێتە سەر سفرەکە و 20 دقەش تۆ لەگەڵا دانیشی بەڵام 6 سعات لە بەردەستی مامۆستا بوو. ئەو بێجگەلەوەی باوکی وایە خەریکی ڕاوەدینارە خۆر هەڵ نەهاتووە دەرچووە لە ماڵ خۆر ئاوا بوو شەوە هێشتا نهاتوێتەوە بۆ ماڵەوە لەوا چێ بە هەفتە جارێک کچەکەی نەبینێ کوڕەکەی نەبینێ بۆنێ کەواتە خاڵ یەکەم بە درێژایی ئەم وانانە لە دکتۆری براتان وەرگن هەمیشە وتمان مامۆستای باش ئەخلاق ڕەوشت ئەتەکێت بەهێز بە قووەت بەهێزکردنی حکوومەت. ئێوە قەت بیستوتانە دەڵێن هەندێک وڵات هەیە موچەی مامۆستا لە زۆربەی موچەخۆرەکانی تر باشترە. لە وڵاتی خۆمان خەڵکە ڕاکەڵە دکتۆر هەمووی چاوی لێمانە خوا بکە هەمومان گەڕوگوڵ نەبین لەبەر ئینەکانە. بۆ مەسەلەکە بەشێکی بریتێ لە موچە لە شوێنێکا من باسم کردومە معادلێ زۆر ئاسان ڕاستە بێتەوە. موچەی مامۆستا لە پزیشک با زیاتر بێ بزانم مامۆستایەتی بەرەکەوێ بزانە کۆلێژی بەشی مامۆستایەتیەکان نافڕێ بزانە دەرەجەی 90% وەرێگرێ بۆ لە بەرەوەی کە مەسەلەکە بودجەکەی مەسەلەکە داراییە. بۆیە کە لە وڵاتیەکە مامۆستا یعنی زەمان بوون بە مامۆستایەتی یعنی وەرگرتنی سەکەن بوون بە مامۆستایەتی واتە تەواو موچەیەکی تەواوی شایستەت هەیە بوون بە مامۆستایەتی واتە ئیتر تۆ پێویست ناکە ئیشی تر بکەی بوون بە مامۆستایەتی تر پێویستت بە کتەبی ئەهدی نەبێت پێویستت بە پەیمانگار نەبێت پێویستت بە دەرزی خاص نەبێت. مامۆستا بوون بە درێژایی ئەم چەند ئەڵلقەیە هەمیشە بەشێکی ئیسیفامەکەمان کردوتە سەر مامۆستا و تومانە حکوومەت وەزارەت وڵات مەملەکەت تکایە بە قوربانە بەڵام هەمیشە ئیشمان لەسەر تاکی مامۆستاکە خۆشی کردووە. حکوومەت چی بکات لە مامۆستایەک خۆی ناخوێنێتەوە خوشکم؟ حکوومەت چی لە مامۆستایەک بک خۆی ڕۆشنبیر ناکە؟ حکوومەت چی لە مامۆستایەک بک و علمی پێێتی بەکاری نانێ؟ ئێمە زۆر بێویژدان نەبین هەر بەردەوام هەرچی دەسە چەورەکەمانێ بەسەر حکوومەت و وەزارەتای ڕێژین. حکوومەت چی لە بەختیار بکات ئەگەر من مامۆستای زانکۆم بەڵام ماف بە وانەکەی خۆم نەدەم پارەکەی خۆم حەڵال نەکەم ئەو سەعات و 2 سەعاتە بۆی هیلاک نەبم پێش وانەکە نەیخوێنمەوە نەڕۆم کتێبی خارجی لەسەر نەخوێنمەوە خۆم بە قۆت و بەهێز نەکەم. خەتای حکوومەت چییە؟ مامۆستایەک ئەچێ بۆ مەکتەب شەڕی ژنی بە مناڵە فرۆشێ
شەڕی خەسوو غەزووری بە مناڵە فرۆشێ شەڕی بۆ نمونە کار و کاسبەکەی بە مناڵە فرۆشێ شەڕی حیزبایەتیەکەی بە مناڵە فرۆشێ بۆ چەند جار بینوتانە مامۆستا لەبەر حیزبایەتێک لە تۆ تووڕە بووە لە فلان تووڕە بووە کەواتە ئێمە دەمانوێت لەم بەرنمەیە شکۆی مامۆستا لەسەر سەر و لەسەر چاومان پێڵامیان بۆ دادەنین خۆشم مامۆستان بۆی نەڵێن وڵایی زۆر دابەزیە سەرمان بەڵێ من خۆشم پیشەی مامۆستایەتیمە لە زانکۆ پیشەی مامۆستایەتی گەورە و عەزیمە بەڵام دەڵێن بە ئێمەش و بە چواردەورەکەمانەوە ئەو شکۆ و ئەو دەسەڵات و ئەو وەکوڵە بەقوەتی و بەهێزیە دانەبەزینەتە سەر ساحەکە وانەیە کە مەرزەمەیەکی 5-6 پەڕێ ئێڵێن و تەواو بەڵام لەگەڵ ئەمەیە بیرمانەوە نەکردو چۆن تەلەبەکان دروستکەین چۆن فێرخوازەکان دروستکەین چۆن بە قوتیان کەین چۆن وای لێ بکەم ئەو مناڵە بە بۆنەی منەوە بۆ نمونە مەسەن دزی نەکات بە بۆنەی منەوە بۆ نوێژ و تاعاتی بێ بە بۆنەی منەوە بۆ نمونە مەسەن دیندارێکی باش و چاک و مەزبوط دەکەواتە بەداخەوە کەمترین کتێبمان هەیە وەزارەت بیدا بە مامۆستا بۆ شێوازی و نەرەوانوتنەوە تازەکی هەندێک خولمان هەیە هەندێک چالاکیمان هەیە کە دەستخۆشیمان بۆیان هەیە کە وەزارەتی پەروەردە دەیکاتەوە بۆ باشترکردن و چاکترکردن بەڵام بە درێژایی 30 ساڵ دەبوو باشتر بین